دڵ هۆکار بۆ وازهێنان لە گوناه و تاوان. خاڵی 27ەم خۆبێنیازکردن لە کەمالیات و زێدەڕەویکردن و ئیسراف. برای ئازیزم، خوشتی ڕێزدارم، تا پێتان دەکرێ خۆ دوور بگرن لە زێدەڕەوی و ئیسراف و تەبذیر، چونکە بەڕاستی زێدەڕەویکردن، ئیسرافکردن، تەبذیر ڕێگایەکە لە ڕێگاکانی شەیطان، پاڵنەرێکە لە پاڵنەری کردنی گوناه و تاوان. بەڵێ بە ئیسراف و بە زێدەڕۆیی بە ڕێگای دەوڵەمەندی زیاد لە پێویست و ئیسراف پاڵت دەنێ بۆ کردنی گوناه و تاوان. چەند گەنجمان هەبوو کاتێک کە پارەی هاتە دەست کە دەوڵەمەند بوو، لە جیاتی ئەوەی کە پارە لە حەڵاڵ سەرف کات، بەم پارەیە دەچۆ دەرەوە و گوناه و مەعسیەتی ئەنجام دەدا. چەند کەس هەبوو بەهۆی پارە و زیادەڕەوی و بەهۆی ئیسرافەوە تاوان و ستەمی ئەنجام دەدا. بۆیە زۆر جاران زیادەڕەویکردن ڕێگایەکە بۆ کردنی گوناه و تاوان. با خۆمان بپارێزین. تەماشاکەن خوای پەروەردگار چ دەفەرمێت؟ دەفەرمێ قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله. أي محمد صلى الله عليه وسلم بو بندانم بڵێ کە زۆر ئیسرافیان کردووە، کە زۆر زیادەڕەویان کردووە لە چیدا؟ لە گوناه و لە تاوان. ئەها تەماشاکە کردنی گوناه و تاوان پەیوەستی کردووە بە ئیسراف و بە زێدەڕەویکردنەوە، کەواتە زێدەڕەوی و ئیسراف هۆکاری کردنی گوناه و تاوانە. بەڵێ زێدەڕەوی زۆر جۆری هەیە. زێدەڕەوی لە خواردن و خواردنەوەدا، لە جلوبەرگدا، تەنانەت لە گوناه و لە تاواندا، لە خواردنی ماڵی یەتیمدا، زیادەڕەویکردن تەنانەت لە کوشتندا. ئەمانە هەموو جۆرەکانی زێدەڕەوین و سەرنجامی زۆر خراپی هەیە زێدەڕەوی. یەکەم تووشی غەزەب و ڕقی خوای پەروەردگار دەبی. خوای گەورە غەزەب و ڕقت بەسەردا دەبارێنیتن. هۆکارێکە بۆ ئەوەی تۆ ببیە برای شەیطان. إن المبذرين كانوا إخوان الشياطين. بەڵێ دەبیە برای شەیطان. خوای گەورە پەنامان بدات. زێدەڕەویکردن ئیسراف هۆکارێکە بۆ تەمبەڵی، بۆ خمول و بۆ بێتاقەتی، هۆکارێکە بۆ ترسنۆک بوون و هەروەها هۆکارێکە بۆ ئەوەی کۆمەڵگا بە تەواوی تووشی تەمبەڵی و بێتاقەتی بکات. ئەنجامی خراپی هەیە زێدەڕەویکردن. تۆ کاتێک کە فێری زێدەڕەوی بووی، تەحملی ناخۆشیەکان و سەردەمی تەنگەتاوی ناکەی.